بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندي مهربان حميم عين سين قاف چەند پیتێک لە سەرەتای هەندێ لە سوورەتەکانی قورئاندا هاتوون ژمارەیان 14 پیتە نیوەی کۆی پیتەکانی زمانی عەرەبین بۆ سەلماندنی ئیعجاز و مەزنی و گرنگی قورئان کە لە توانای هیچ کەسدانە بۆ پیتانە کتێبێکی ئاوا بێوێنە دابنێت بەڕادەیەک هەتا ئەگەر هەموو گرۆی ئادەمیزاد و جن کۆ ببنەوە بۆ ئەو مەبەستە بێگومان ناتوانن هەروەها چەندەها نهێنی تریشی تێدایە زاناکان لە هەندێکی دواون هەندێکیشیان وتویانە هەر خدا خۆی زانایە بەنهێنی ئەو پیتانە كذلك يوحي إليك وإلى الذين من قبلك الله العزيز الحكيم ئابۆ شێوەیە کە دەیزانیت خدای باڵادەست و کاربەجێ وەحی و نیگا دەنێرێت بۆ تۆ ئەی موحەممەد و بۆ پێغەمبەرانی پێش تۆش ڕەوانە کراوە لەلایەن خدایەکی باڵادەست و داناوە له ما في السماوات وما في الأرض وهو العلي العظيم هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە هەر هەمووی ئەو زاتە بەدیهێنەر و خاوەنیەتی بێگومان ئەو خدایە بەرز و بڵند و گەورە و شکۆدارە تكاد السماوات يتفطرن من فوقهن والملائكة يسبحون بحمد ربهم ويستغفرون لمن في الأرض ألا إن الله هو الغفور الرحيم ئاسمانەکان لای سەرویانەوە نزیکە لەت ببن و لێک بترازێن لەبەر گەورەی و شکۆداری ئەو زاتە هاوکات فریشتەکان سەرگەرمی تەسبیحات و ستایش و سوپاسگوزاری پەروەردگاریانن داوای لێخۆشبوونیش دەکەن بۆ ئیماندارانی سەرزەوی دڵنیا و ئاگادار بن کە بەڕاستی ئەو پەروەردگارە هەر ئەو لێخۆشبوو میهرەبانە والذين اتخذوا من دونه أولياء الله حفيظ عليهم وما أنت عليهم بوكيل ئەوانەشی لە جیاتی ئەو زاتە کەسانی تروشتی تر دەکەنە پاڵ پشت و پشتگیر ئەوانە خوددا چاو دێرە بەسەریانەوە و نەبێت تۆ ئەی موحەممەد کرابیت بەسەرپەرشت بەسەریانەوە وكذلك أوحينا إليك قرآنا عربيا لتنذر أم القرى ومن حولها وتنذر يوم الجمع لا ريب فيه فريق في الجنة وفريق في السعير ئەبەو شێوەیەی کە دەیزانیت قورئانێکی عەرەبی پاراومان بە وەحی و نیگا بۆ ناردیت بۆ ئەوەی شاری مەککە و دەوروبەری کە هەموو زەوی دەگرێتەوە ئاگادار بکەیت بەتایبەت ئاگادار و هۆشیاریان بکەیت لە ڕۆژی کۆکردنەوە کە هیچ گومانی تێدا نییە ئەو ڕۆژە خەڵکی دەبنە دوو بەشەوە دەستەیەکیان بۆ بەهەشت بەڕێدەکرێن و دەچنە ناو بەهەشتەوە دەستەکەی تریشیان بۆ ناو دۆزەخ ڕاپێچ دەکرێن ولو شاء الله لجعلهم أمة واحدة ولكن يدخل من يشاء في رحمته والظالمون ما لهم من ولي ولا نصير ئەگەر خدا ویستی ببوایە هەمویانی دەکردە میلەتێکی یەکپارچە هەمووان بەناچاری ئیماندار و چاک دەبوون بەڵام ویستی وایە هەرکەس بیەوێت و شایستە بێت دەیخاتە سایە ڕەحمەت و میهرەبانی و بەهەشتی خۆیەوە ستەمکارانیش هیچ پشتیوان و یاری دەدەرێکیان نابێت أم اتخذوا من دونه أولياء فالله هو الولي وهو يحيي الموتى وهو على كل شيء قدير ئایا بێجگەل لە خوددا پشتیوانی تریان بۆ خۆیان دۆزیوەتەوە کەوابوو هەر خوددا خۆی پشتیوانە و هەر خوددا خۆی مردووان زیندوو دەکاتەوە و هەر خۆشی دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە وما اختلفتم فيه من شيء فحكمه إلى الله ذلكم الله ربي عليه توكلت وإليه أنيب
لە هەر شتێکدا کێشە و ڕای جیاواسان بوو ئەوە سەرنجامی بڕیارەکەی بۆ خوددا خۆی دەگەڕێتەوە چونکە هەر ئەو زاتەیە خودای پەروەردگارم هەر پشت بەو دەبەستم و هەر بۆ لای ئەویش دەگەڕێمەوە. فاطر السماوات والأرض جعل لكم من أنفسكم أزواجا ومن الأنعام أزواجا يذرأكم فيه ليس كمثله شيء وهو السميع البصير. بێگومان هەر ئەو زاتە بەدیهێنەری ئاسمانەکان و زەویە هەر لە خۆتان هاوسەرانی بۆ سازاندون لە ئاژەڵ و مەڕ و ماڵاتیش جووت نێر و مێی بۆ فراهەم هێناون لەو ڕێگەیەوە زاوزێ دەکەن و زۆر دەبن بۆتان هیچ شتێک نییە لە وێنەی ئەو زاتە هیچ شتێک لەو ناچێت چونکە خودای و بەدیهێنەرە چۆن لە بەدیهێنراوەکانی دەچێت هەر ئەویش بیسەر و بینایە. له مقاليد السماوات والأرض يبسط الرزق لمن يشاء ويقدر إنه بكل شيء عليم. جڵەوی هەموو ئاسمانەکان و زەوی بەدەست ئەو زاتەیە ڕزق و ڕۆزی فراوان دەکات بۆ هەر کەس کە بیەوێت یا کەمی دەکات و سنوورێکی بۆ دادەنێت هەموویشی بۆ تاقیکردنەوەیە لەلایەکەوە و بەڕێوەبردنی کاروباری ژیانە لەلایەکی ترەوە بەڕاستی ئەو خودایە بە هەموو شتێک زانایە. شرع لكم من الدين ما وصى به نوحا والذي أوحينا إليك وما وصينا به إبراهيم وموسى وعيسى أن أقيموا الدين ولا تتفرقوا فيه كبر على المشركين ما تدعوهم إليه الله يجتبي إليه من يشاء ويهدي إليه من ينيب. ڕێبازی ئاین و بەرنامەی ژیانی بۆ داناون ئەوەی کە فەرمانی پێکردووە بە نوح هەر بەو شێوەیە قورئانیشی بۆ تۆ ئەی محەممەد وەحی و نیگا کردووە و بە ئیبراهیم و موسا و عیساشمان ڕاگەیاندووە کە ڕێبازی ئاین و یەک خوداناسی بەرنەدەن و لەسەری پایەدار بن. ئەم بانگەوازە ڕاست و دروستە زۆر بەلای بتپەرست و خودانەناسانەوە گران و زەحمەتە بەڵام خودای دانا خۆی کەسانی شایستە هەڵدەبژێرێت بۆ گەیاندنی ئاینەکەی و ڕێنمووی خەڵکانێک دەکات کە بگەڕێنەوە بۆ لای بەرنامەکەی بەپەرستن و ئەنجامدانی کار و کردەوەی چاک. وما تفرقوا إلا من بعد ما جاءهم العلم بغيا بينهم ولولا كلمة سبقت من ربك إلى أجل مسمى لقضي بينهم وإن الذين أورثوا الكتاب من بعدهم لفي شك منه مريب. ملتانی پێشوو بەتایبەت گاور و جوو جیاوازی و کێشە و دووبەرەچی نەکەوتن نێوانیان مەگەر لە دوای هاتنی زانست و زانیاری تەواو بۆیان کە لەبەر حەسادەت و ستەمکاری و لادانیان لە ڕاستە ڕێگا بۆیان دروست بوو. خۆ ئەگەر بڕیاری پێشووتر لەلایەن پەروەردگارتەوە نەبوایە کە تا کاتێکی دیاری کرا و مۆڵەتی داون ئەوە فەرمانی تیاچوونیان دەردەکرا. بێگومانەوانەی کە بوونە میراتگری کتێبی خوددا و گەێنرا بەدەستیان لە نەوەکانی داهاتوو کەوتنە گومان و دوودڵیەوە خەڵکیشیان خستە گومانەوە دەربارەی. فلذلك فادع واستقم كما أمرت ولا تتبع أهواءهم وقل آمنت بما أنزل الله من كتاب وأمرت لأعدل بينكم الله ربنا وربكم لنا أعمالنا ولكم أعمالكم لا حجة بيننا وبينكم الله يجمع بيننا وإليه المصير. کەواتە ئەی پێغەمبەر تۆ بۆ ئەوە بانگەواز بکە و پایەدار و دامەزراو بە هەروەک فەرمانت پێدراوە شوێن ئارەزووی ئەوان مەکەوە و بە ئاشکرا بڵێ من باوەڕم هێناوە بەو کتێب و پەیامانەی خوددا بۆی ناردووم و فەرمانم پێدراوە کە دادپەروەری بەرپا بکەم لە نێوانتاندا. ئەڵڵاه پەروەردگاری ئێمەیە و ئێوەشە بێگومان دەرەنجامی کردەی خۆمان بۆ خۆمانە و کردەی ئێوەش بۆ خۆتانە.
ئیتر هیچ کێشەیەک نییە لە نێوان ئێمە و ئێوەدا چونکە حەق دەرکەوت ئێمە و ئێوە هەر خوددا خۆی کۆمان دەکاتەوە و گەڕانەوەش هەر بۆ لای ئەوە والذين يحاجون في الله من بعد ما استجيب له حجتهم داحضة عند ربهم وعليهم غضب ولهم عذاب شديد ئەوانەی ڕەخنە دەگرن و قسە دەکەن دەربارەی ئاینی خوددا دوای ئەوەی کە وەڵام دراوەتەوە و خەڵکی ڕوویان تێکردووە ئەوانە بەڵگە و ڕەخنەکانیان پوچەڵە و بەسەریاندا دەدرێتەوە لەلایەن پەروەردگاریانەوە خەشم و تووڕەیان لەسەرە و سزای سەختیان بۆ ئامادەیە الله الذي أنزل الكتاب بالحق والميزان وما يدريك لعل الساعة قريب خدا ئەو زاتەیە کە کتێبە پیرۆزەکانی بە حەق و ڕاستی ڕەوانە کردووە هەروەها شەریعەتێکی دابەزاندووە کە وەکو تەرازوو پێوەروایە بۆ هەڵسەنگاندنی حەق و ناحەق جا چی تۆی فێر کردووە و توزانی لەوانەیە ڕۆژی قیامەت و لێپرسینەوە نزیک بێت يستعجل بها الذين لا يؤمنون بها والذين آمنوا مشفقون منها ويعلمون أنها الحق ألا إن الذين يمارون في الساعة لفي ضلال بعيد ئەوانەی کە باوەڕ بە ڕۆژی قیامەت ناهێنن پەلە دەکەن و گاڵتەیان پێی دێت و دەڵێن کوا کەی پێش دێت بەڵام ئەوانەی باوەڕیان هێناوە لە بەرپابوونی دەترسن دەزانن دڵنیان کە بەرپابوونی حەقیقەت و ڕاستەقینەیە ئاگادار بن لە ڕاستیدا ئەوانەی مجادلە لەسەر قیامەت دەکەن و بەگومانن لێی لە بزربوون و سەر لێ شێواویەکی قوڵدا ڕۆچوون الله لطيف بعباده يرزق من يشاء وهو القوي العزيز خدای گەورە زۆر بە سۆز و دلۆڤانن لەگەڵ بەندەکانیدا ڕزق و ڕۆزی دەبەخشێت بە هەر کەس بیەوێت بۆ تاقیکردنەوە بەڕاستی ئەو زاتە بەهێز و باڵا دەستە من كان يريد حرث الآخرة نزد له في حرثه ومن كان يريد حرث الدنيا نؤته منها وما له في الآخرة من نصيب جا ئەوەی کە بەرهەمی قیامەتی دەوێت و لە دنیادا کار و کردەوەی چاک دەچێنێت ئێمە پاداشتی هەوڵ و کۆشەکەی بە زیادەوە پێدەبەخشین ئەوەشی کە بەرهەمی دنیای دەوێت هەندێک لە دنیای پێدەبەخشین بەڵام لە قیامەتدا هیچ جۆرە بەشێکی نییە أم لهم شركاء شرعوا لهم من الدين ما لم يأذن به الله ولولا كلمة الفصل لقضي بينهم وإن الظالمين لهم عذاب أليم ئایا ئەو بێباوەڕانە ڕازین بە بەرنامەی خوددا یاخود شوێنی ئەو هاوڵگەرانە دەکەون کە بە ناوی دینەوە بەرنامەیان بۆ داناون و پێی ڕەویان دەکەن بێ ئەوەی خوددا مۆڵەتی دابێت و پێی ڕازی بێت حرام و حەڵالیان بۆ دیاری دەکەن خۆ ئەگەر بڕیاری پێشترمان نەبوایە بمانەوەیان تا کاتی دیاری کراو ئەوە فەرمان دەدرا بە لەناوبردنیان بێگومان بۆستەمکاران سزای بە ئێش و بە سۆ ئامادەیە ترى الظالمين مشفقين مما كسبوا وهو واقع بهم والذين آمنوا وعملوا الصالحات في روضات الجنات لهم ما يشاءون عند ربهم ذلك هو الفضل الكبير لروجي قيامتو لێپرسینەوەدا دەبینیت ستەمکاران دەترسن لەوەی کە کردویانە لە کاتێکدا سزاکەی کەوتووە بەسەریاندا و لێی دەرباز نابن هاوکادەوانەی کە باوەڕیان هێناوە و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە لە باخچەکانی بەهەشدا ژیانی کامەرانی دەبەنە سەر چیان بوێت لەلایەن پەروەردگاریانەوە بۆیان ئامادەیە ئەوەیە خەڵات و بەخششی گەورە و بێسنوور
ذلك الذي يبشر الله عباده الذين آمنوا وعملوا الصالحات قل لا أسألكم عليه أجرا إلا المودة في القربى ومن يقترف حسنة نزد له فيها حسنا إن الله غفور شكور. ئەو خەڵات و بەخششە ئەوەیە کە خوددا مژدە دەدات بۆ بەندانەی کە باوەڕیان هێناوە و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە. ئەوانەشی بەدەم بانگەوازەوە نایەن ئەی پێغەمبەر پێیان بڵێ لەسەر ئەم بانگەوازە هیچ جۆرە پاداشتێکم لە ئێوە ناوێت تەنها خۆشەویستی و ڕێز نەبێت لە خزمایەتیدا. جا ئەوەی چاکەیەک ئەنجام بدات ئەوە بە چاکتر پاداش دەدرێتەوە چونکە بەڕاستی خوددا لێبوردە و سپاسگوزارە. أم يقولون افترى على الله كذبا فإن يشاء الله يختم على قلبك ويمحو الله الباطل ويحق الحق بكلماته إنه عليم بذات الصدور. بەڵکو خوددا نەناسان دەڵێن محەممەد بەدەم خودداوە درۆی هەڵبەستووە جاگەر خوددا بیەوێت مۆردەنێت بەسەر دڵتدا و هیچ شت بۆ ناوترێت خودداش دەیەوێت ئاسەواری بەتاڵ و ناحەقی نەهێڵێت و حەق و ڕاستی بە فەرمانی خۆی بچەسپێنێت چونکە بەڕاستی ئەو خوددایە زانایە بەوەی کە لە توێی دڵ و دەروون و سینەکاندا حەشار دراوە. وهو الذي يقبل التوبة عن عباده ويعفو عن السيئات ويعلم ما تفعلون. خدا ئەو زاتەیە کە پەشیمانی و تەوبە لە بەندەکانی وەردەگرێت چاوپۆشیش دەکات لە هەڵە و گوناهەکانیان بەو کار و کردەوانش کە ئەنجامی دەدەن دەزانێت و بە ئاگایە. ويستجيب الذين آمنوا وعملوا الصالحات ويزيدهم من فضله والكافرون لهم عذاب شديد. خدای گەورە ئاواتی ئەوانە دەهێنێتە دی کە باوەڕیان هێناوە و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە هەروەها لە فەزڵ و زیادە خەڵات و بەخششی خۆی بەهرەمەندیان دەکات بێباوەڕانیش سزای سەخت و بەئێشیان بۆ ئامادەیە. ولو بسط الله الرزق لعباده لبغوا في الأرض ولكن ينزل بقدر ما يشاء إنه بعباده خبير بصير. خۆگەر خوددا ڕزق و ڕۆزی بە فراوانی بە بەندەکانی ببەخشیایە ئەوە دەستیان دەدایە تاوان و گوناه و ستەم لە زەویدا بەڵام خوددا بە حسابێکی ورد و دیاری کرا و ئەوەی بیەوێت پێیان دەبەخشێت بەڕاستی ئەو زاتە ئاگا و بینایە بەکار و هەڵوێستی بەندەکانی. وهو الذي ينزل الغيث من بعد ما قنطوا وينشر رحمته وهو الولي الحميد. خدا ئەو زاتەیە کە باران دەبارێنێت و دەیگەیەنێتە فریایان دوای ئەوەی کە نائومێد بوون هەروەها ڕەحمەت و بەخششی خۆی پەخش دەکاتەوە لەبەر ئەوە هەر خۆی پشتیوان و فریاد ڕەسە و شایستەی سوپاسە. ومن آياته خلق السماوات والأرض وما بث فيهما من دابة وهو على جمعهم إذا يشاء قدير. لنشانه و بەڵگەکانی گەورەی و دەسەڵاتی خوددا دروستکردنی ئاسمانەکان و زەوی و ئەو زیندەوەرانەیە کە تیایاندا بڵاوی کردوتەوە هەر ئەو زاتە کاتێک بیەوێت توانە و دەسەڵاتی بەسەر کۆکردنەوەیاندا هەیە. وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم ويعفو عن كثير. هەر بەڵاو نەهامەتیەکتان بەسەر هات بێت ئەوە دەرەنجامی ئەو کار و کردەوانەیە کە بە ئارەزوی خۆتان دەتان کرد بەڵام ئەوەندە خودایەکی میهرەبانە لە زۆربەی زۆری گوناه و هەڵەکانتان خۆش دەبێت. وما أنتم بمعجزين في الأرض وما لكم من دون الله من ولي ولا نصير. ئەی گرۆی خوددا نەناسان ئێوە ناتوانن خوددا دەستە وسان بکەن و لە دەسەڵاتی خوددا دەرباز ببن لە زەویدا جگەل لە خودای گەورەش
کەس ناتوانێت پشتیوانتان بێت و سەرتان بخات. ومن آياته الجوار في البحر كالأعلام لنشانە و بەڵگەی دەسەڵاتی خوددا ئەو کەشتیانەیە کە وەک کەژ و چێ و هات و چۆ دەکەن بە دەریاکاندا بە یاسایەکی ڕێک و پێک. إن يشأ يسكن الريح فيظللن رواكد على ظهره إن في ذلك لآيات لكل صبار شكور. خۆ ئەگەر بیەوێت با دەوەستێنێت و لەسەر پشتی دەریاکە دەوەستن و لە کار دەکەون. بەڕاستی لەو توانە و دەسەڵاتەدا بەڵگە و نیشانەی زۆر هەن بۆ هەر کەسێک کە زۆر خۆگر و سوپاسگوزارە. أو يوبقهن بما كسبوا ويعفو عن كثير. یان جاری وا هەیە کەشتیەکان بە خۆیان و سەرنشینەکانیانەوە دەشتێنێت و نوقمیان دەکات لە ئەنجامی تاوان و گوناهی خەڵکەکەوە. گەلێک جاریش چاوپۆشی لە هەڵە و تاوانی زۆر دەکات و دەیان هێڵێتەوە. ويعلم الذين يجادلون في آياتنا ما لهم من محيص. ئەمڕوونکردنەوەیش بۆ ئەوەیە خوددانەناسان بزانن بەتایبەت ئەوانەی کەم مجادلە و دەمەدەمێ دەکەن و ڕەخنەیان لە ئاەتەکانی ئێمە هەیە کە لە کاتی تنگانەدا کەس پەنایان نادات و کەس فریایان ناکەوێت جگەل لە خودای گەورە. فما أوتيتم من شيء فمتاع الحياة الدنيا وما عند الله خير وأبقى للذين آمنوا وعلى ربهم يتوكلون. جاهر شتێکتان پێبەخشراوە ئەوە زینەتی ژیانی ئەم دنیایەیە کە ڕێگوزەرێکە بەرەو قیامەت، بەڵام ئەو بەشەی کە لەلای خوددایە چاکتر و بەردەوامترە بۆ ئەوانەی کە باوەڕیان هێناوە و هەر پشت بە پەروەردگاریان دەبەستن. والذين يجتنبون كبائر الإثم والفواحش وإذا ما غضبوا هم يغفرون. ئەوانەی خۆیان لە گوناهی گەورە و تاوانی خراپ و ناشرین دەپارێزن کاتێک کە تووڕە دەبن لەسەر هەڵەیەک کە بەرامبەریان دەکرێت هەر ئەمان چاوپۆشی دەکەن و لێ دەبورن. والذين استجابوا لربهم وأقاموا الصلاة وأمرهم شورى بينهم ومما رزقناهم ينفقون. ئەوانەشی بەدەم بانگەوازی پەروەردگاریانەوە چوون و نوێژەکانیان بە چاچی ئەنجام داوە و کاروباریان هەردەم بە مەشورەت و ڕاپرسی و ڕاوێژکاریە و لەو ڕزق و ڕۆزیەی کە پێمان داون دەبەخشن. والذين إذا أصابهم البغي هم ينتصرون. هەروەها ئەوانەی کە دەستدرێژیان کرایە سەر دەسەوسان ناوەستن و بەرگری لە خۆیان دەکەن. وجزاء سيئة سيئة مثلها فمن عفا وأصلح فأجره على الله إنه لا يحب الظالمين. جاتۆڵەی هەر تاوانێک بە ئەندازەی تاوانەکەیە بێ زیاد و کەم ئەو کەسەی لێخۆشبوونی هەبێت و چاوپۆشی و چاکسازی بکات ئەوە پاداشتی لەلای خوددایە، بەڕاستی خوددا ستەمکارانی خۆش ناوێت. ولمن انتصر بعد ظلمه فأولئك ما عليهم من سبيل. لڕاستیدا ئەوەی حەقی خۆی دەسێنێت دوای ئەوەی کەستەمی لێکراوە ئەوانە لێپرسراو نابن ئەگەر لە سنوور لا نەدەن. إنما السبيل على الذين يظلمون الناس ويبغون في الأرض بغير الحق أولئك لهم عذاب أليم. بێگومان تەنها ئەوانە بەرپرس دەبن کە ستەم لە خەڵکی دەکەن و دەستدرێژی دەکەن بە ناحەق لە زەویدا، ئەوانە سزا و ئازاری بە ئێشیان بۆ هەیە. ولمن صبر وغفر إن ذلك لمن عزم الأمور. لڕاستیدا ئەوەی دان بەخۆیدا بگرێت و چاوپۆشی بکات و لێخۆش بوو بێت لە کاتێکدا کە دەتوانێت تۆڵە بسێنێت، بەڕاستی ئەوە کارێکی بەجێ و چاک و پەسند ئەنجام دەدات. بەڕاستی ئەوە لەو کارانەیە کە پێویستە بکرێت. ومن يضلل الله فما له من ولي من بعده
وترى الظالمين لما رأوا العذاب يقولون هل إلى مرد من سبيل ئەوەی خوددا ڕێی لێون بکات ئەوە ئیتر کەسی تری دڵسۆزی دەست ناکەوێت تا ڕێگەی ڕاستی نیشان بدات. ئەوسا تۆ ئەی محەممەد لە قیامەتدا دەبینیت ستەمکاران کاتێک سزا و ئەشکەنجەی دۆزەخ دەبینن بە کەساسیەوە دەڵێن ئایا هیچ ڕێگەیەک هەیە بۆ گەڕانەوە تا خوددا چۆن دەفەرموێت وا بکەین؟ وتراهم يعرضون عليها خاشعين من الذل ينظرون من طرف خفي وقال الذين آمنوا إن الخاسرين الذين خسروا أنفسهم وأهليهم يوم القيامة ألا إن الظالمين في عذاب مقيم. سەرنجام تاوانباران دەبینیت دەبرێنە سەر دۆزەخ هەموو پەست و زەلیل و لارەمل و خەجاڵەتن لە شەرمەزاری و لە ترسدا لە ژێرەوە بەتیلەی چاو دەڕوانن بۆ ئاگرەکە. لەو کات و بارودۆخە ناخۆشەدا ئەوانەی باوەڕیان هێناوە دەڵێن بەڕاستی خەسارەتمەند و زەرەرمەندان ئەمڕۆ ئەوانن کە خۆیان و کەس و کار و ماڵ و منداڵیان لەدەستداوە لە قیامەتدا کەس و کار و خزم و هاوڵانیان ئەگەر لە دۆزەخدان ئەوە هیچ مایەی دڵخۆشی نین خۆ ئەگەر لە بەهەشدان ئەمانیان هەر لە یاد نییە. اینجا ڕادەگەیەندرێت کە ئاگادار بن بێگومان ستەمکاران لە ئازار و ئەشکەنجەی بەردەوامدان. وما كان لهم من أولياء ينصرونهم من دون الله ومن يضلل الله فما له من سبيل. ئەوانە هیچ دۆست و پشتیوانێکیان نییە لە جیاتی خوددا کە لە دەست سزا و تۆڵە ڕزگاریان بکات. ئەو کەسەش خوددا سەری لێ بشێوێنێت و گومڕای بکات چونکە خۆی شایستە کردووە ئیتر ڕێبازی ڕزگاری و سەرفرازی دەست ناکەوێت. استجيبوا لربكم من قبل أن يأتي يوم لا مرد له من الله ما لكم من ملجأ يومئذ وما لكم من نكير. خەڵچینە بە پیربانگەوازی پەروەرگارتانەوە بچن پێش ئەوەی ڕۆژێک بێت هیچ گەڕانەوەی لەلایەن خودداوەند نابێت. ئەو ڕۆژە هیچ پەناگەیەکتان نابێت و کەسیشتان ناتوانێت ئینکاری بکات و دان بە تاوانەکانیدان نەنێت. فإن أعرضوا فما أرسلناك عليهم حفيظا إن عليك إلا البلاغ وإنا إذا أذقنا الإنسان منا رحمة فرح بها وإن تصبهم سيئة بما قدمت أيديهم فإن الإنسان كفور. ئەگەر خوددا نەناسان پشتیان هەڵکرد و گوێیان نەگرت ئەی محەممەد داخیان بۆ مەخۆ چونکە ئێمە تۆمان نەناردووە چاو دێر بیت بەسەریانەوە بەڵکو تۆ تەنها گەیاندنی ئەم بانگەواز و قورئانت لەسەرە ئاشکراشە کە بەڕاستی ئێمە کاتێک ناز و نیعمەت و ڕەحمەتێک دەڕێژین بەسەر ئادەمی زادا زۆر کەشخەی پێوە دەکات. خۆ ئەگەر بەڵاو ناخۆشێکیان توش بێت بەهۆی کار و کردەوە خراپەکانیانەوە بەڕاستی ئەو کەسە زۆر سپڵە و ڕەخنە لە خوددا گرە. لله ملك السماوات والأرض يخلق ما يشاء يهب لمن يشاء إناثا ويهب لمن يشاء الذكور أو يزوجهم ذكرانا وإناثا ويجعل من يشاء عقيما إنه عليم قدير. هەر بۆ خوددایە خاوەنداریەتی ئاسمانەکان و زەوی هەرچی بوێت دروستی دەکات بە هەر کەس کە بیەوێت تەنها کچ دەبەخشێت و بە هەر کەس کە بیەوێت کوڕ دەبەخشێت یاخود لە هەردوو جۆر بە هەندێک خێزان دەبەخشێت لە کوڕ و لە کچ. هەیشە ویستی خوددا وایە هیچی نەدانێ و نەزۆک بێت بەڕاستی ئەو زاتە زانا و بەدەسەڵاتە. وما كان لبشر أن يكلمه الله إلا وحيا أو من وراء حجاب
أو من وراء حجاب أو يرسل رسولا فيوحي بإذنه ما يشاء إنه علي حكيم. کەس بۆی نییە هیچ کات لە دنیادا خودای گەورە وتوێژی ڕاستە و خۆی لەگەڵدا بکات مەگەر لە ڕێگەی وەحی و نیگاوە یا لە پشتی پەردەوە وەک موسا یا نێردراوێکی وەک فریشتە جبرائیل دەنێرێت کە بە گوێرەی فەرمان و مۆڵەتی خوددا چی پێسپێردراوە دەیگەێنێت. بەڕاستی ئەو زاتە خودایەکی بڵند و دانا و کاربەجێیە. وكذلك أوحينا إليك روحا من أمرنا ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان ولكن جعلناه نورا نهدي به من نشاء من عبادنا وإنك لتهدي إلى صراط مستقيم صراط الله الذي له ما في السماوات وما في الأرض ألا إلى الله تصير الأمور. أي محمد ئابە شێوەیەی کە وتمان ئێمە قورئانمان بۆ ڕەوانە کردیت لەلایەن خۆمانەوە کە ژیان بەخشە بە ڕۆح و گیان و عەقڵ. تۆ نەدەزانی قورئان چییە و ئیمان چییە، بەڵام ئێمە ئەم قورئانەمان کردە ڕووناچی و نورێک کە هیدایەت و ڕێنمووی هەر کەس کە بمانەوێت لە بەندەکانمانی پێدەکەین ئەوانەی دڵی بۆ دەکەنەوە و بە چاچی گوێی بۆ دەگرن. بێگومان تۆ ئەی پێغەمبەر ڕێنیشاندەریت و ڕێنمووی دەکەی بۆ ڕێگە و ڕێبازی ڕاست و دروست کە ڕێگە و ڕێبازی ئەو خودایەیە کە هەر بۆ ئەوەی لە ئاسمانەکان و زەویدایە.